گەنجێک تا دەتوانم دابێت ڕێز لە ئافرەت دەکردن و چکە ئافرەت زۆر بەرزە و زۆر گەورەیە. ئافرەت واتە دایک زۆر خۆشەویستە لەلا ئێمە و گەورەترین و باشترینیانە تا دەتوانم ڕێزیان لێ بگرن و هیوادارم لە کۆمەڵگا تا لەتوانایان دابێت ڕێزی ئافرەت بگرن. پێشکەوتنێکی باشمان بووە و خاصن لەو کاتەوە کە سوشیال میدیا هاتەتە ناو کۆمەڵگەوە و خەڵکە توانن لە ڕێی ئینتەرنێت و لە ڕێی چەناڵەکانەوە ئاگاداری یەک بن تاسیرێکی زۆری بووە لە ناو فەرهەنگ و بۆچوونی ئێمە و تێڕوانینی ئێمە بە نسبەت ئافرەت و کۆمەڵگای ئافرەتەوە کەمە ئەبێ بایەخێکی زیاتری پێ بدرێت چون وەکو ئێمە ئەزانین ئەساس و بیسی کۆمەڵگا لە ئەساسە ئافرەتە. من پێیان بۆ کەسانە هەیە کە ئەو پیاوانەی کە ڕێز لە ئافرەت ناگرن پێیان بۆوان هەیە ڕێزیان لێ بگرن ئافرەت دایکە خوشکە ئافرەتیش ئینسانەکە وەکوی ئێمە هیچ فەرقێکی نییە ڕەگەزی نێرونە و مێنە هیچ فەرقێکی نییە ئافرەتیش ئینسانە بەلەخەرە دایکە خوشکە ئەو کەسانن هەمومان دەبێت ڕێزیان لێ بگرین دەبێت احترامیان بۆ دانەی هیچ فەرقێکی نییە ڕەگەزی مێنیش هیچ فەرقێکی نییە لەگەڵ ئێمەش دەبێت ڕێزیان لێ بگرین.